ئەگەر کەسێک هەڵسێ قسە بە پێغەمبەر بکات ئێمە پێمان ناخۆش نەبێ دیفاع نەکەین بەدەم ئەگەر بتوانین کە دشمانیش ئەتوانین ئەگەر لە هیچ نەبێ ئەگەر لە زمانێکیشان نەتوانی لە دڵ پێت ناخۆش نەبێ ئەوە ئیتر خۆت بە شوێنکەوتووی پێغەمبەر مەزانێت نوێژ بۆ ئەەکەی بۆ ئەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله چونکە تۆ لەوێ بە عەمەلی نایڵێ ئیتر دێی لەیرە ئەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله دەرەچی تشبیه ئەکەنی بە قسەی کابرا و پێت خۆشە قسە بە پێغەمبەر بکات یا هیچ نەبێ ڕازیت و سەر ئەلەقێنی والله تۆ مسلمان نیت ئیتر تەواو ئیسلامەتی وا نابێ ڕێزگرتن لە عولەما و پیاوە گەورەکانی ئیسلام ئەوانەی ئەهلی علمن ئەهلی زانستن ئەبێ ئێمە ڕێزیان لێ بگرین هاوکاریان بکەین ئەوان بەتەنیا هیچیان پێ ناکرێ ئەگەر ملت لەگەڵیانە نەبێ لە زۆربەی زمانەکانە عالمەکان سەر بڕاون عالمەکان کوژراون ملت گشتی دانیشتۆ بێدەنگ بووە کەوابوو معنای وایە ئێمە ملەتێ نین خاوەنی ئیمان و خاوەن دین بین ئەبێ عالمەکان پێشەوامان بن ئەبێ عالمەکان چونکە ئەوان حەقی خوا ئەزانن ئەوان حەقی پێغەمبەر حەقی ملت ئەزانن ئەبێ ئێمە ڕێزیان بگرین ئەگەر ڕێزیان لێ نەگرین ئەوانی ضعیفە بن ئیسا کاتی خەڵک ئەڵێ ئاخر مامۆستا بۆ قسەی حەق ناکات چون تۆ خۆت ئەهلی حەق نیت تۆ شوێن حەق ناکەوی ئەگەر قسە بکە ڕووی جاسووسی بەسەرەوە ئەکەی ئەڕۆی پارەی بەسەرەوە ئەخۆی ئەڕۆی ئیتر ئەو چی بکات یعنی ئەو چی بکات لەوانەیە لەناو هەزار مامۆستایە دوو مامۆستا ناتوانێت قسەی حەق بکات کە تۆ لەگەڵیانیت بەس ئەگەر تۆ هاوکاری بی پشتیوانی بی لەگەڵیابی مامۆستاش قسەی حەقی پێ ئەکرێ مامۆستاش ئەتوانێت دیفاع لە تۆ بکات دیفاع لە دینەکەی خوا بکات